بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رياني عزيز وخوشويست لبابتي تفسير كمان لتفسير سورة النساء ليشتنا تلا بريها اشتاوهاش آيتي شصد إن شاء الله أمرها ولدين أم لا بريها قربوش مان كرا لا بري دواء أوش قال خويا رمتي مام دا تفسير كين باما مسسوران كشا أم لا بري مان بوخينة توا جد بخوا إن شاء الله أقر كاتكما لا بري تجد دواء واخينينو فرما مسسوران. أعوذ بالله من الشيطان الرجيم. ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا. وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدون عنك صدودا. فكيف إذا أصابتهم مصيبة بما قدمت أيديهم ثم جاءوك يحلفون بالله إن أردنا إلا إحسانا وتوفيقا. أولئك الذين يعلم الله ما في قلوبهم فأعرض عنهم وعظهم وقل لهم في أنفسهم قولا بليغا. وما أرسلنا من رسول إلا ليطاع بإذن الله ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول لوجدوا الله توابا رحيما. فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. بسم الله الرحمن الرحيم. دست خوش بما مسسورين خوي قربت بارزي بارك الله فيكم. براز كان آياتي شصد لسورة النساء خوي تعالى فرمي ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت. أفرمي آية أي بيغمري خواه آية أي مسلمان نتروانيوته يعني نتبينيوا آية نتان بينيوا آية نتبينيوا أو دروا منافقانا كوا لا في أولي أدن إيمانيا بتوه ناوا وبويشي كبود دابزيوا كقرآن وإيمانيا بكتب آسمان كاني تريش ناوا كبو بيغمركان دابزيوا بلام كاتي كيشيك أبي يكسر روكنا جادوباز وفالتشي وأوانا كيشكان بو حلكة يريدون أن يتحاكموا إلى الطاغوت بداخوا يعني بي خراپەکاران جادوگەران فالچیەکان کێشەکانیان حەلکە کێشەکانیان بۆ چارەسەر بکە. وقد أمروا ئێمەش وەکو مسلمان و ئەوانیش و بەتایبەتی ئەو کابرایەش یا ئەو جۆرە کەسانیش وقد أمروا أن يكفروا به لكاتێکە کە ئەمریان پێکراوە کە کوفر بە تاغوت بکەن. يعني ئێمە مسلمان ئەمرمان پێکراوە
کوفر بە تاغوت بکەین و ئەوانی شەڵێن ئێمە مسلمانین باوەڕمان بە تۆ و بە ئەوەشی بۆ دابەزیوە هێناوە. ئەی ئیتر ئەمە چۆن یەکەگرێتەوە؟ تۆ ئیمانت بە پێغەمبەر هێناوە و بە پەیامەکەی پێغەمبەری خوا هێناوە کە ئەسڵ لە پەیامەکە ئەوەیە کەوا کوفر بە تاغوت بکەیت. ئەوە ئەسڵە هەل لا ئیلاهە ئیلا الله هەر خۆی بۆ خۆی معناکەی وایە. فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. تماشاكي خوي تعالى لسورة بقرة فرمى فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. أو بتتندكي خوي قرتوا ودينا حقيقة خوي قرتوا تو أمر تكراوك كفر بطاغوت بكي أمجا إيمانت بخوا قايمة طواو صحيحة يعني تا كفر بطاغوتنا كي توحيد التواونية ترشون أروي لولاوا لكاتي كيشو نار راحتي كان الروى كيتا جادو بازو طالو قرو. طبعا ما طالو قرو جادو بازانيش جولك بون اوانيك لكاتي جاهليتا لسر ديني جولك يعني لقل جولك علاقتي كان هبوة تقريبا اتوانم بلهم بيوانديك جيشتو تحدي بيواندي الروحيش لقل يعني بابلين خلقي مدينة عربكاني مدينة لأوس وخزرج علاقتك تنديان هبوة لقل جولك كان بتايبتي لقل فالشي و قوركان يعني طالو قركان جاء كاتيك يشان أبي تو إيمانت هنا بخوا بفيغمري خوا بويتة مسلمان يتر أبي نروي ولا أوان بلام كاتي سيركي هل توشي كيشيك بن يكسر يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا. براسي شيطانش أيبه گمرابونێکی دوور گمڕایانکە گمڕابوونێکی قوول گمڕایانکە ضلالا بعیدە یعنی گمڕاییە کە ئیتر وەکو چۆن بڵێ چۆتە ناخی گمڕاییە ئەو پەڕی گمڕایی. طبعا ئەمە ڕیوایەتێکەیە ئەوترێ ئەبی بەرەزەی ئەسلەمی پێش ئەوەی مسلمان بێ صحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای لە ڕازی بێ پێش ئەوەی مسلمان بێ ئیشی لە تاڵۆگری کردو و علاقەیەک و پەیوەندی کێ بۆ لەگەڵ جوولەکەکانە ئەڵێ ئەوانە چوونە بۆ لای ئەبوو بەرەزەی ئەسلەمی. ڕیوایەتێکی وا هەیە وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدون عنك صدودا. وأجر بيان بوتري ورن بابچین پێغەمبەر کێشەکانتان بۆ حەلکە پێغەمبەر کێشەکانتان بۆ چارەسەرکە بڕۆین بۆ لای ئەوەی کە خوا دایبەزاندووەتە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەچی ئەبینی دوڕ و منافقەکان پشتت تێکەن بڕوە ڕێگێڕن یعنی نانەوێ یەصدون عنکە صدودا نانەوێ بێن بۆ لای تۆ ئەگەر بانگ بکرێن پێیان بوترێ ورن بابچین بۆ لای قورئانەکەی خوا کە خوای تعالی دایبەزاندووەتە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و با بڕۆین بۆ لای پێغەمبەری خوا کێشەکانتان چارەسەرکەن هێچی سێرەکەی منافقەکان ڕازی نابن و پشت هەڵەکەن و وەکو چۆن بڵێ بێزاریش دەرابڕن. طبعا خۆشەویستەکانم ئەمە ئێستا زۆرە ئێستا لەم شێوازە لەم جۆرە خەڵکانە زۆرن لە ناو مسلمانانە سەیرەکەی کابرا ئامادە نییە هیچ گوێ بە شەرع بدە مع العلم ئەهلی مزگەوتیشە. من چەند جار عەرزیشم کردوون و ئەمە چەند جاریش دووبارە بۆ تۆ خەڵکوا هەبووە ئەهلی مزگەوت بگرە هەندێک سیمای ئیسلامەتیشی پێوە دیار بووە لە ڕیش و لە جلوبەرگ و ئەمانە هاتوون بۆ چارەسەرکردنی کێشەیەک بۆ لای من وتوانە مامۆستا ئێمە حەزەکەین تۆ حەکەم بی لە بینمانە بە شەرع حکم بدەی لە بینمانە. منیش وتم باوەنەی کە خوای تەعالی پێی داوم ئەگەر لە مەوزوعەکەتان بزانم قسەی تیاکەم بەڵام پێش ئەوەی باسی مەوزوعەکەتان بکەن ئەبێ وعدم پێ بدەن کەوا تەسلیمی شەرع ببن چونکە من هەردووکتانە ناسم دوایی گلەی مەکەن لەوانەیە شەرع بیدا بە تۆ لەوانەیە بیدا بە ئەو ئەبێ ئەوە ڕازی ببن بە شەرعی خوا یانە هەر گیانتیان ڕازیە بین هەردوو تەرەف قەناع یعنی بڕیاریان داوە ڕازی ببن
کاتێک کێشەکان گێڕاوەتەوە منیش بە فەزلی خوا لە مەوزوعەکان حاڵی بووم و زانیم حکمی شەرع لەسەری چییە. کاتێ حکمی شەرعم باس کردووە یەکسەر یەکێکیان تووڕە بوو هەڵسیاوە پاوتی مامۆستا زانم تۆ وەکو چۆن بڵێ تۆزی عیلاقە زیاترە لەگەڵ ئەویتریانە بۆیە ئێمە چین بۆ محکەمە چارەیەک. سبحان الله. ئیمان لەو کاتانە دەرەکەوێت کاتێ تۆ شتێک لەوانەیە لە مەسلحەتی تۆیان نییە بەڵام لەبەر خاتری خوا لەبەر خاتری شریعەتەکەی خوا تەسلیمی خوا و پێغەمبەری خوا بی لەو کاتە ئیمان دەرەکەوێت. جا هەموو کاتی هەر لە مەسلحەتی تۆ بێشتەکان دەرناکەوێت کە تۆ ئیمانداریە ئیماندارنی چونکە هەموو کەسێ بەدای مەسلحەتی خۆی دەکەوێت. بەس کاتێ مەسلحەتت دژی دین بوو دژی شریعەتەکەی خوا بوو ئەو کاتە دەرەکەوێت کە تۆ چەند مسلمانی کاتێک شریعەت ئەخەیتە سەر مەسلحەتی خۆت. ئەوە زۆر زۆر گرنگە. زۆر کەسمان هەیە لەمە ئایدۆڕێنێ ها لەگەڵ شریعەتی خوایە لەگەڵ خوا و پێغەمبەری خوایە تاوەکو دژی مەسلحەتی نەبی. کاتێ دژی مەسلحەتی بوو یەکسەر دوور لە ڕووی جەنابتان هینەکاو پشت هەڵەکاو گوێی ناداتێ ويصدون عنك صدودا. جاء خوای تعالی فەرمێ فكيف إذا أصابتهم مصيبة بما قدمت أيديهم ثم جاءوك يحلفون بالله إن أردنا إلا إحسانا وتوفيقا. كاتك جاء خوای تعالی فەرمێ جا چۆن ئەبێ ئاخو حاڵیان لەو کاتە چۆن ئەبێ کاتێک بەهۆی ڕەفتارە خراپەکانیانەوە بەهۆی کارەکانیانەوە ئەگەر بێت و شتێک بکەن بەسەریانە بشکێتەوە تووشی مصیبەتیان بکە ئەو کاتە دیان بۆ لای تۆ ثم جاءوك يحلفون بالله سوێن ئەخۆن ئەڵێن ئەی پێغەمبەری خوا إن أردنا إلا إحسانا وتوفيقا ئێمە کاتی ڕۆیشتین بۆ لای فڵان یعنی بۆ لای تاغوتە ئێمە مەبەستمان خێر بوو مەبەستمان چاکە بوو مەبەستمان ئەوە بوو کە وەزعەکەت چارەسەرکەین ئیتر بیانوو دێننەوە ئەنواع بیانوو ئەو بە ئەوان قەناعەتەکە و بلەوانەیە لەگەڵمان هێنایە بۆ لای بەڕێزت لەوە چێ قەناعەتی نەکرد یعنی ئیتر بیانوو دێننەوە. جا خوای تعالی فەرمێ أولئك الذين يعلم الله ما في قلوبهم فأعرض عنهم ئەی پێغەمبەری خوا پشتیان تێ بکە ئەوانە کەسانێکن خوا ئەزانێت چی لە دڵ و دەرونیانایە کەواتە چی بکە پشتیان تێ بکە پشتگوێیان بخە و ئامۆژگاریەکی توندیان بکە وعظهم وآمۆژگاریان بکە وقل لهم في أنفسهم قولا بليغا يعني بە شێوەیە قسەیان لەگەڵا بکە هەمجا جیاواز لەگەڵ کاتەکانی تر چونکە ئەمە صفاتی نیفاق وەکو بڵێ ڕەگی نیفاق ڕەگی داکوتاوە لە ناو دڵیانە ئەمە پێویستەکە ڕای کێشی تا نیفاقەکە لە بن دەرچێ بۆیە زۆر بە توندی نصیحەتیان بکە یعنی ئامۆژگاری و قسەکانت باز زۆر تند بێ زۆر زبر بێ بەرامبەریان چونکە پێویستەکە هەڕەشەکان بە توندی بە کاریگەری بکات لەسەریان. بۆیە طبعا لە هەموو شوێنێک خوای تعالی بە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن حتى بەرامبەر بە کافریش. بەڵام ئەم منافقانە هۆکاری ئەوەی کەوا یاری ئەکەن تەرانتێتەکەن لە بینی ئیسلام و لە بینی کوفرە دیان لە ناو مسلمانانە خوان و مسلمان دەرەبڕن کە ئەڕۆنەوە لای کافرەکان ئەڵێن ئێمە گاڵتەمان بە مسلمانان دێ و لەم بینان بۆیە خوای تعالی ئەفەرمێ بە توندی قسەیان لەگەڵا بە شێوەیە قسەیان لەگەڵا بکەت کاریگەری هەبێت لەسەر نەفسیان بگاتە ناخی دڵیان قسەکان. وما أرسلنا من رسول إلا ليطاع بإذن الله وما أرسلنا من رسول إلا ليطاع بإذن الله ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول لوجدوا الله توابا رحيما. إما بيغمر ما ناردوه بوشي ناردو مانا يعني هدف لناردني بيغمر شيء غير إطاعة بكري غير جور رايلي بكري غير أو فرمايشتاني بيغمر أي فرميه غير خلق بقصيبتا بلان بإذن إخوة طبعا وطبعا بيغمراني إخواش يعني قصير لك ناكن فرماني لك ناكن مخالفي ديني خوابه. وما أرسلنا من رسول يعني ما طبعا يشتن روكات منافقة كان ليلة خوي تعالى يمار في غمرك ما ناردوه بو أو ناردو ما نتا جرايري بكري بإذن إخوة جاء أو منافقانا
كاتێک ناڕۆن بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و گوێڕایەڵی پێغەمبەر نابن بەڕاستی منەک بەتیە. بۆیە ولو أنهم إذ ظلموا أنفسهم ئەو منافقانە دوای ئەوەیش کە زوڵمیان لە خۆیان کرد و کارێکیان کرد زۆر ناشرین کە لەگەڵ ئیمانە ناگونجێ، لە دوای ئەوەیش ئەگەر بەهاتایان ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك ئەگەر بەهاتایان بۆ لای تۆ داوای لێبوردنیان لە تۆ بکردایە و داوایان بکردایە کە خوالیان خۆش ببێ و تۆیش داوای لێبوردنیان بە بکەیت لای خوا تا خوالیان خۆش ببێ لەوەجدوا الله توابا رحیما، ئەو کاتە ئەیان بینی خوالیان خۆشە بێ چکە خوا تۆ بەوەرگرە، خوای تەعالا زۆر بەبەزەیە، بەڵام ئەوان لە دوای ئەوەیش کە یعنی زانیان کە ناحەقن هەر نەهاتن. معنای وایە ئیمان لە ناوی دڵی ئەمانە حەکوژاوەتەوە. یعنی ئەمان ئەگەر هەندێک لە صفاتی نیفاقیان تیا بوایە لەوانەیە دوای ئەوەی کە زانیان هەڵیان کردووە بەهاتیان بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و پەشیمان بوونایەتەوە و زوو فریای خۆیان بکەوتایان. ئەو کاتەش بە تەئکید کە داوای لێبوردنیان لە خوا بکردایەوە بە پێغەمبەریان بووتایە تۆش داوای لێبوردنیان بۆ بکە بە تەئکید خوالیان خۆشە بوو، بەڵام نەهاتن، نەیان کرد بەداخەوە. ئەمجا لە کۆتاییە خوای تەعالا پیانە فەرمێ فلا وربك لا يؤمنون، نەخێر سوێن بە پەروەردگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، سوێن بە پەروەردگارت ئەوانە کە لافی ئیمان لێدەن ئەڵێن ئێمە باوەڕدارین واللهی باوەڕیان تەواو نییە حتا تۆ نەکەنە داوەر لەوەی لە نێوانیانە ڕۆدا حتى يحكموك، يعني تۆ مەبەست قورآنە ئەگەر پێغەمبەریش نەما بێ قورآن و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەکەنە حەکەم فيما شجر بينهم لەوەی کە لە نێوانیانە ڕۆدا ثم ئەی پاشان يعني هەر ئەوەنە تۆ بکەنە حەکەم و بەس نەخێر، چکە لەوانەیە تۆ جاری وا هەیە بیدەی بە یەکێکیان نەیدێ بە ویتریان ئایا ئەوەی کە حەقەکەی پێنەدرا ئەبێ غەمبار ببێ ئەبێ قسەی غەڵەت بکا یا ئەبێ نە والله ثم لا يجدوا في أنفسهم ئەمجا لە ناخی دڵیشانە نابێ هیچ شتێک لە ناخی دڵیشانە دروست ببێ، يعني مثلا حرجێک ناڕازیبوونێک لە ناخی دڵیانە دروست ببێ لەوەی کە تۆ بڕیارت لەسەر داوە ويسلموا تسليما و بەتەواوەتی ڕازی ببن و تەسلیمی فەرمانی تۆ ببن. طبعا تۆ فەرمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی خوایە، حکمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حکمی خوایە. لێرە طبعا ئەبێ ئەوە بزانین حتى تەماشاکە لەسەرەوە لە ئاەتەکەی سەرەوە خوای تەعالا استیغفاری نەداوەتە پاڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم، يعني داوای لێخۆشبوون لە پێغەمبەر ناکرێت، داوای يعني طبعا داوای لێخۆشبوونی بەم شێوە، يعني ئەگەر هەڵەیە بەرامبەر بە پێغەمبەر بکەی داوای لێخۆ مەوزوعێکی ترە، بەس استیغفار ئەبێ لە خوا بکەی، خوا خاوەنی شتەکانە و حکمی پێغەمبەریش صلی الله عليه وسلم کە بڕیاری لەسەردا حکمی خوایە، تۆ لەبەر خاتری خوا تەسلیمی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم، يعني ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خۆیەوە بڕیاری بدایە یان قرارەکانی لە خۆیەوە بایە وەکو ذاتی خۆی لەوانەیە خوای تەعالا لۆمەی مسلمانێکی نەکردایە ئەگەر مخالفەی بکردایە یا ئەگەر نەچوایە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حکمی خوا جێبەجێەکە و فەرمانی خوا لەناو مسلمانانە یان بە مسلمانان ئەگەیەنێ کەوابوو ئێمە پێویستە ئیطاعی پێغەمبەر بکەین لەبەر خاتر خوا. ئەمە زۆر گرنگە چونکە جاری وا هەیە هەنێ کەس شتەکان تێکەڵ و پێکەڵەکە، يعني طبعا ئەنواع خەڵکمانەیە، خەڵک وا هەیە ئەڵێ باشە بۆ هەنێ ئاەت دێنێ کە تایبەتە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئەوێ لەسەر شێخەکەی خۆی تەنبیقیکا یا لەسەر مثلا ئەو گەورەی کە ئەم کردێتە گەورەی خۆی و ئەزانێ ئەو وەکو پێغەمبەرە صلی الله عليه وسلم، هیچ کەسی وەک پێغەمبەر نییە جگە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەبوو بەکر و عومەریش فەرمانیان وەکو فەرمانی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم، ئیتر حتا ئەگاتە خەڵکی ئەم زەمانەش حتا ئەگاتە ئەمانی ئەم ناوەش هیچیان قابل لە قسەکانیان غەڵەتی تابی. ئێستا ئێمە کاتێک تەفسیری قورئانەکەین، يعني کاتێک دانشین تەفسیری قورئانەکەین
لتفسير قرآن هول أدي شتيك نلي مخالفي آياتك به يان خوانا خواس رخنيه بلا آياتك لبرشي كما هي خوايو قابل وغلطنيه بلام كاتي ديت سر حديثي في غمري صلى الله عليه وسلم لحديثي في غمرة توزيك هناك كيبو شونك احتمال حديثك ضعيفه بس قرآن متواتر وضعف ثانيه بس حديثك توزيك صليك لي كيتوا حتى تأكيد بك صحيحة كزانيت صحيحة أو كاتا حديثك إيش توسر بيشيناكي ورخنش لناقري أي أجر لك حديثها تخواره أجر لحديثها تخواره قصير كسير قابلي أويه تتورخني لي بقدي سمن كدانشم بونو منا شرحي كتير كم عقيدة بيت يعني فقه بيت جقل آية كان وجقل حديثك صحيحة كان سكانيت القابلة بوي رخني لي بقري نعمة قابلة بوي قبلين أما لو أنا هلاي كرد به وكسي جبوي يقل إيمان لي بقى شونك تورخنا لا خواو بي غبرناقي تاب بلي اشتكان يعني قابل بهلانية تورخنا لم عقلي مروفيا كقري چند قورة به قابلة بوي كوا على بقى حتى أقر أو كسا صحابة كاني في غمر به صلى الله عليه وسلم حتى أقر عشرين مباشرة به حتى أقر خلفاء الراشدين يجبه خلفاء الراشدين لكاتي خويا رخنيان لي جيراو بله كانوا نوصل ولو أنا كتبنا عليهم أن اقتلوا أنفسكم أو اخرجوا من دياركم ما فعلوه إلا قليل منهم ولو أنهم فعلوا ما يوعظون به لكان خيرا لهم وأشد تثبيتا وإذا لآتيناهم من لدنا أجرا عظيما ولهديناهم صراطا مستقيما ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا ذلك الفضل من الله وكفى بالله عليما يا أيها الذين آمنوا خذوا حذركم فانفروا ثبات أو انفروا جميعا وإن منكم لمن ليبطئن فإن أصابتكم مصيبة قال قد أنعم الله علي إذ لم أكن معهم شهيدا ولئن أصابكم فضل من الله ليقولن كأن لم تكن بينكم وبينه مودة يا ليتني كنت معهم فأفوز فوزا عظيما فليقاتل في سبيل الله الذين يشرون الحياة الدنيا بالآخرة ومن يقاتل في سبيل الله فيقتل أو يغلب فسوف نؤتيه أجرا عظيما. بارك الله فيكم. أنجا الله تعالى فرمي ولو أن كتبنا عليهم أن يقتلوا أنفسكم أو يخرجوا من دياركم ما فعلوه إلا قليل منهم. أجر إيما لباي أو جناحيك كرديان لباي أو تاوانانيك أيكن لبري أو تاوانانيك كرديان وكأيكن أجر إيما بيمان بوتان خوتان بكوشن وكوشون خوي تعالى بني إسرائيل وت كوا خوتان بكوشن أو يخرجوا من دياركم يا ماري خوتان بجيب يلن نفي بن والله ما فعلوه إلا قليل إلا كم يكن نبيت نانكب إلا قليل منهم كم يكن لو النبي أنجامي فرمانك إخوانا نأدا بلام للرحمة إخوة تعالى امتحاناني نكرده يعني أمر رحمة إخوة تعالى حتى إيمش يعني سخوة تاقيما كاتغولي كاكا خوتان بكوش
بڵێ کاکە لە ماڵەکەی خۆتان دەرچن لەبەر خاتری خوا، والله کەم کەسمان هەیە جێبەجێ بکەین. يعني امتحانێکی زۆر گەورەیە، بەڵام خوای تعالی ئەو امتحانەی نەکردین، ئەمە ڕەحمەتی خوایە. ولو أنهم فعلوا ما يوعظون به لكان خيرا لهم وأشد تثبيتا. دەی کەوابوو ئەگەر ئەوان بە گوێرەی ئامۆژگاری و فەرمانی ئێمە ڕەفتاریان بکردایە ئەوە چاکتر ئەبوو بۆیان و دامەزراوتر و چەسپاوتر ئەبوون لەسەر حەق و لەسەر ڕاستی. بەڵام بەداخەوە زۆرێک لەو منافقانە لەسەر سەرکەشی خۆیان بەردەوام ئەبن و ناگەڕێنەوە، چەندێ مەوعیزەت و ئامۆژگاری بکرێ هەر ناگەڕێنەوە. وإذا لآتيناهم من لدنا أجرا عظيما. هەر کەسێک مەوعیزەت و ئامۆژگاری بکرێ و بگەڕێتەوە بەڕاستی خوای تعالی پاداشت و ثوابێکی زۆر زۆر گەورە و عەظیمی داتەوە. خۆشەویستەکانم، هەموو ئینسانی قابلە بە غەڵەت، هەموو ئینسانی قابلە بەوەی کەوا شەیطان گۆڵی لێ بکە، فریوی بدا، پێی بخلسکێ، بەس گرنگ ئەوەیە کاتێک کە ئامۆژگاری ئەکرێ بگەڕێیتەوە. هەیە تا ئامۆژگاریش یعنی ئامۆژگاری بکە و زیاتر سەرکەشە. ئێستا من خەڵک ئەناسم غەڵەتی کردووە، غەڵەت ئەکا کە نەسیحەتیەکەی من هەدا هەوڵ ئەدا یعنی پەشیمان نەبێتەوە لە غەڵەتەکەی خۆی، هەر بەردەوام بێ لەسەر ئەو ڕێگایی کە گردێتێ بەر ئیتر کە گوێی لە کەس نەگردوون، نەسیحەتی کەسی نەگرت، شەیتانە بێ بە مامۆسای، شەیتانە بێ بە مامۆسای و غەڵەتی گەورەتریشی پێەکا، وای پێەکا تا ئەیکا بە عەبدی خۆی خوا پەنامامدا. بەڵام ئەگەر ئینسان بگەڕێتەوە بە تەئکید خوا لێبوردەیە و خوا جێگیرێکا لەسەر ڕێگای ڕاست و لەسەر کرداری چاک. ولهديناهم صراطا مستقيما. لەیرە ئەمە ئەومان بۆ دەرەخا کە ئینسان چەند غەڵەت بکا بەس گوێ بگرێ بۆ ئامۆژگاری، گوێ بگرێ بە وتەی باش، یعنی هەست بە غەڵەتی خۆی بکا، واللهی خوای تعالی ئەیخاتە سەر ڕێگای حەق. خوای تعالی پاداشت و ئەجرێکی زۆر زۆر گەورەشی بۆ ئەنووسێ. و لەناو ئەسحابەکانی پێغەمبەریشا خەڵک هەبووە هەڵەی کردووە گەڕاوەتەوە، بەڵام ئەوە تا ئەمانە على ئەساس بوونەتە ئەسحابە، ئەنا ئەساس ئیمانیان بە پێغەمبەر هێناوە بەس ناگەڕێنەوە، لەسەر سەرکەشی خۆیان ئەڕۆن تا لەسەر نیفاق ئەمرن. ئەسحابەی وەمان هەبوو حاتیبی کوڕی ئەبی بەلتەعە، غەڵەتێکی گەورەی کرد، زۆر زۆر غەڵەتەکەی گەورە بوو، هەواری پێغەمبەر و مسلمانانی گەیان بە موشریکەکانی مەککە پێش فەتحی مەککە، بەس کە هەستی کرد غەڵەتێکی زۆر گەورەی کردو، پەشیمان بوویەوە، خوای تعالی خۆش بوو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەفوی کرد. و لەوە دوایش هەر بە پیاوێکی گەورە مەزن لە ئیسلامە حەسابی بۆ ئەکرێ. بەڵام ئەگەر طبعا ئەوە دیاریشە حتا تەنانەت پێغەمبەرانیش یونس عەلەیهی سەلام ئەوە بوو لە هینێکا سەرپێچی خوای پەروەردگارەکە بەبێ فەرمانی خوا قەومەکەی بەجێ دێڵێ، خوای تعالی تووشی هەندێک ناڕەحەتیەکە پاشان ئەگەڕێتەوە بەلای قەومەکەی، ئێستاکە هەڵەی کردووە، ئەگەڕێتەوە خوای تعالی قەومەکەی هیدایەت دەدا و ئەویش هەر لەسەر پێغەمبەرایەتی خۆی ئەمێنێت و پاداشتی گەورەیە داتەوە. بەڵام ئەگەر ئینسان لایدا خوا پەنامامدا تا بێ زیاتر دوورەکەوێتەوە. بۆیە خوای تعالی فەرمێ ولهديناهم صراطا مستقيما، يعني بتأكيد خوای تعالی هدایەت و ڕێنمایی ئەو کەسانە ئەکا کە پەشیمان ئەبنەوە و دێنەوە سەر ڕێگای حق. ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. بيقمان هر کەسێک ئیطاعە و گوێڕایەڵی خوا و پێغەمبەرەکەی بکا صلى الله عليه وسلم، بتأكيد ئەوانە لەگەڵ کیان؟ لەگەڵ پێغەمبەرانان، لەگەڵ ئەوانن کە خوای تعالی نیعمەتی خۆی ڕشتۆتە سەریانە، کە پێغەمبەرانن، کە ڕاستگۆیانن، کە شەهیدانن، کە ساڵحین و پیاوچاکانن و باشترین ڕەفیقیش ئەوانن. ئێمە ڕۆژانە 17 جار بەس لە نوێژە فەرزەکانە داواکەین لە خوای پەروەردگار هەڵێن اهدنا الصراط المستقيم. عادەتەن ئاەتانە لەگەڵ ئەوا زۆر ولهديناهم صراطا مستقيما. اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم أولئك الذين أنعم الله عليهم. صراط الذين أنعمت عليهم يكسرت كذا كيتبير أو كات فاتحة أخواني
یەکسەر پێغەمبەرەکان تەکەوێتە بیر ئەوانە خوای تەعالا نیعمەتی خۆی ڕشتوتە سەریانە ڕازگۆیان شەهیدان پیاوچاکان غەیری المەغضوب عەلەیهیم نەک ئەوانەی کە خوای تەعالا لیان تووڕە بووە خوا پەنامامدا لە کافر و لە منافق و لەوانەی کەوا پێغەمبەر صلى الله عليه وسلم لو أهل كتابي كبيغمري خوا صلى الله عليه وسلم آموشگاری کردن و نصیحتی کردن بەڵام ئەوان ملیان نەدا ئەوان زیاتر و زیاتر یاخی بوون ذلك الفضل من الله ئەمە فەزڵ و بەهرەیەکی گەورەیە لەلایەن خوای تەعالا و ئیدات ئەو کەسانەی کە ڕێگای حەق و ڕاستی ئەگرن طبعا ئەمە هەر هەمووی پاش پەشیمان بوونەوەکەی يعني هەموو پاداشتە کاک ئازاد پاش ئەوەیە کە تۆ غەڵەتت کردووە کارێکت کردووە کاری ئەهلی نیفاقە لەوانەیشە تۆزێک نیفاق لەناو دڵتا دروست ببێ بەڵام کە پەشیمانە بیتەوە ئەم هەموو خێر و پاداشت بۆ نووسراوە طبعا ئەمە حەدیثەکەی پێغەمبەر خاتەوە بیرمان صلى الله عليه وسلم کە فەرمی ئەگەر ئێوە قەومێک بن گوناح نەکەن خوای تەعالا تانگۆڕێ بە قەومێک گوناح بکەن و داوای لێبوردن بکەن و خوا لیان خۆش بێ ئێمە خوای تەعالا بۆ دروستمانی کردووە کە غەڵەت بکەین تەوبە بکەین و بگەڕێنەوە لای خوا و هەر بگەڕێتەوە لای خوا ئەم هەموو پاداشتت بۆ ئەنووسرێ ئەم هەموو نیعمەت و خێر و بەرەکەت توش ئەبێ و بەدەست هێنی ذلك الفضل من الله وكفى بالله عليما يا أيها الذين آمنوا أي أو كسانيك باورتان هناوا يا أيها الذين آمنوا خذوا حذركم حتى أتوانن آقاتا لخوتان به يعني حەزەری خۆتان وەربگرن لە حاڵەتی ئامادە باشیابن هەموو کاتێ لە فێڵەکانی شەیتان لە فێڵی کافر و منافقەکان فانفروا ثبات أو انفروا جميعا دەستە دەستە يعني کۆمەڵ ثبات يعني کۆمەڵ دەستە دەستە یان هەمووتان ڕاپەڕن ئەگەر داوای ڕاپەڕینتان لێکرا ئەگەر داوای جیهادتان لێکرا لەلایەنی طبعا سەرکردایەتێکی جێگای متمانەوە لەلایەن کەسانێکەوە کە جێگای متمانن ئەگەر داواتان لێکرا ڕاپەڕن لە پێناوی خوایە وإن منكم لمن ليبطئن بەڵام خەڵکانێکتان هەیە سبحان الله خەڵکانێک لەناوتان هەیە لەناو مسلمانانیشان خۆیانە خەڵافێنن سستیەکەن فإن أصابتكم مصيبة ئەگەر تووشی مصیبەتێک بێن طبعا ئەمەیە نیفاق ئەوەی نیفاق لێرا دەرەکەوێت ئەگەر تووشی مصیبەتێک بێن ئەڵێن قد أنعم الله علي إذ لم أكن معهم شهيدا وەکو عەبدوڵڵای کوڕی ئوبەی و جەماعەتە منافقەکان ئەوانەی کە لە جەنگی ئوحودا دواکەوتن خۆیانیان گردە داوە طبعا ڕۆیشتنیش هەتا نیوەی ڕێگاش لەوەدا خۆیانیان گرتە داوە تقریبا نزیکەی 300 کەس بوون سوپای مسلمانان 900 کەس بوون ئەمان 300یان بە یەک جاگەڕانە داوە کاتێ مسلمانان تووشی ئەو وەزعە هاتن ئەمانیان وت خوا نیعمەتی خۆی ڕشتە سەرمانە کە ئێمە لەگەڵیان نەبووین ئەگینا یا زامارە بووین یا ئێمەش بەدی لە گیران یا ئاکوژرین ئەمە لە کات مصیبەتە ئەمە نیفاقە تۆ لە کات مصیبەتە دەست بێنیتە دڵە بڵێ لەخوا بەزیابێ من دیتیان نەبوو لا حول ولا قوة إلا بالله بەڵام ئەی ئەگەر ولئن أصابكم فضل من الله کاتێ مسلمانان خوای تەعالا سەرکەوتنێکی باشیان بەنسیبەکە دەستکەوتێکی باشیان دەسەکەوێ یەکسەر ئەڵێ خۆزگا ئەمش لەگەڵیانە بووە یا لەیتەنی كنت معهم كأنه ڕۆژێ لە ڕۆژان لەبینی ئەو لەبینی مسلمانانە دۆسایەتێک نەبووە سەیە نیفاقکە ها لەبینە ئەڵێ ئەگەر مسلمان سەرکەوت منام لەگەڵیە ئەگەریش مسلمان ژێر کەوت ئەوان سەرکەوتن ئەم لەگەڵەوانە خۆ من بیناو بینەوە لەو بینە ئیشەکە ئیسە من پرسیارەکەم چەند کەس هەیە لەو بینە ئیشەکە يعني چەند کەسەیە خۆی یەکلا ناکاتۆ ئەڵێ تا بەزان وەزعەکە بە کام ناچی چەندێک هەیە يعني ئەگەر هەر لە وڵاتی ئێمە خۆمان سیرکە ئەمجا لە وڵاتانی ئیسلام حتا هەیە لە ئاسی دەوڵەتە خۆی یەکلا ناکاتەوە سەیری زروفەکەکە بزانم کام لا سەرەکەوێ ئەم لا سەرەکەوێ ئەکەوم لەگەڵێ ئەو لا سەرکەوێکەم لەگەڵێ ئەگەر مسلمانان ژێر کەون ێژێ لەخوا بەزیابێ من لەگەڵی ڕەنەبوو ئەمە نیعمەتی خوایە ئەگەریش مسلمانان سەر بکەون ئەڵێ من یا لەیتەنی كنت معهم فأفوز فوزا عظيما بەڵکو هەوڵی شەدا خۆی خاتە نایەوە هیچ نەبێت ئەڵێ من هیچ دوعای خێرم بۆتان کرد
جاء خوي تعالى فرمي فليقاتل في سبيل الله الذين يشرون الحياة الدنيا بالآخرة. ديبا بجنگن لپناي خوايا اواني جياني دنيا افروشن بچي بجياني قيامت بروجي قيامت بروجي آخرت. ومن يقاتل في سبيل الله فيقتل أو يغلب فسوف نؤتيه أجرا عظيما. براسي اواني كلپناي خوايا اجنگن ايتر اگر الشهيد ببن یان ئەگەر سەرکەوتن بەدەست بێنن و بمێننەوە هەردووکیان لە لای خوای تەعالا پاداشتێکی زۆر زۆر گەورەیان هەیە. ینی تەنها یەک ئاواتت نییە تۆ ئیلا سەرکەوتن. یعنی جاری وا هەیە زوو شەهید ببی فیتنە و ناڕەحەتەکانت کەمترە لە دنیا. خۆ دنیا هەمووی جێی تاقیکردنەوەیە. زۆر جا سەرکەوتن ئەرکەکەی زۆر قورسترە لە شەهید بوون. شەهید بوون یەک لەحظەیە وەگەڕێتەوە بۆ لای خوای تەعالا. بەڵام ئەوانەی کە سەرەکەون جاری وا هەیە دینەکەیان دۆڕێن. جاری وایە ئەبن بە زاڵم ئەبن بە ستەمکار. زۆرێک لەوانەی کە لەناو مسلمانانە بوونە بە ستەمکار زۆرێک ناڵێمە هەمویان بەس زۆرێکیان لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان ئاواتیان خواستی بێت کەوا دەسڵاتێکیان هەبێ عەدالەت بەرپا بکەن لەناو خەڵکە. حەزیان کردبێ وتویانە ئەگەر ئێمە بگەینە دەسڵات واواکەین وا خۆمان خوا لە خۆمان ڕازیەکەین وا عەدالەت بەرپاکەین لەناو مسلمانانە. بەس کاتێکیش دەسڵاتە گرنە دەست پەنامامدا ئێتر بۆ خۆی ئەگۆڕێن. زۆریان گۆڕان پەنامامدا. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.